ئەو گرفتانەی کە لە قەیسەری شنووریە هەیە ئەمانەن کە عەرزتانەکە منفەز و دەرچوون لە قەیسەری شنووریە نییە. زۆربەی دوکانەکانی ناو شاری هەڵەبجە بەڕاستی من حورمەت و ڕێزم بۆ هەمویان ناتوانن یعنی پابند نابن بە ڕێنماییەکانی ئێمەوە. خاوەندوکانی بەڕێز ئەگەر تەماشای ئەمە بکەن ئەمە جلوبەرگی ژنانەی لەسەرە پێکاتەکەی لە مشتەقاتی نەوتە بە کەمترین یعنی خەلەری ئاگە کارەبا بە کەمترین شۆرت ئەمە ئاگرەگرێ. بۆردەکان هەمویان قوماشی لەسەرە یعنی داپۆشراون هیچ تۆپێکی پاودەری لەسەر نییە. ئەمە هاوڵاتی بەڕێز خۆی زەرەر و زیانەکە ئەگەر ئەم مەسەلەن بۆردانە ئەو بۆردانە ئەوەی بۆ نەکەن سنووقی بۆ نەکەن و پاودەری لەسەر دانێنێن وەک تێبینی ئەەکەن ئەمەش کە لێرە بە هەمان شێوە جلوبەرگی ژنانە زۆر بە یعنی مەجالێکی زۆر کەم ئاگرەگرێ و خەتەر دروستەکە. ئەمە بۆ هاوڵاتیانی بەڕێز داواکارم لەو بەڕێزانەی کە ئەم ڕێنمایانە ڕچاو بکەن بۆردەکانیان بخەنە ناو سنووقەوە تۆپی پاودەری لەسەر دابنێن بۆ ئەوەی کە کەمترین زەرەر و زیانیان بەرکەوێت.